دەسەڵاتی زۆنی سەوز ویستی ئەم جارەکە هەرەوەنە بیستی کە فەرمانبەران بە تایبەتی مامۆستایان کە یانێ بچینە سەر جادە و داوای مافی خۆیان کرد یەکسەر ئەعلانی کردوتی من لە پشت ناڕزایەکانی مامۆستاوە بم. ئەمەش هەنگاوێکە تەنها کە زۆنی سەوز واتەیەتی ئەوێ لەوێوە تەوازنخوای خۆی بەرامبەر بە پارتی پیشان بە تەوازنخوای خۆی ڕاگرێت و پێگەی خۆی پێ تونکات و بڵێەوە من لە پشت ناڕزایەتەکانی خەڵکەوەم. ئەگەر یەکێتی یان دەسەڵات لە زۆنی سەوزە لەوە بواە کە بژێوی کە موچەی خەڵکی بۆ گرنگە ئەمەنەی داهات و پارە هەیە ئەمەنەی تەنکەرە نەود بەڕێ کردووە کە بە پارێکی زۆر واتە بودجەیەکی زۆر پارێکی زۆر وەرئەگرێ و پارەی داهاتی دایرەکانی کەی لە ئەیتوانی هەر بەوە لایە لە خەڵک کاتەوە هیچ نەبایە نوێ موچەیەکی باە بە خەڵک مامۆسایانی ڕازی کردە بۆی جارێکی تر دەرگای مەکتەبەکان دانەخرێتەوە فەرمانگەکان و خەڵک ئەچێ معاملەیەکی هەیە کارێکی هەیە لە فەرمانگەکان شەلەن نەهێنێ بتوانێ بێکاری خۆی بکە فەرمانبەرەکان دەست نەنێن بەڕوویەوە مە هەمووی ئەگەڕێتەوە بۆ کێشمەکێشی بینی یەکێتی و پارتی بەڕاستی قابلی قبول نییە لەلایەن خەڵکەوە کە یەکێ لە دەسەڵاتەکان بێت بڵێ من لە پشتی ئەوەیەم. خەڵکێکی زۆر ئەسڵ خەڵکێک چووە پشتی ناڕزایەتیەکان بەڵام خەڵکێکی زۆریش نەچوو لەبەر ئەوەی کە یەکێتی خۆی هێنایە پشت ناڕزایەتیەکانی خەڵک لەلایەکی کەشەوە بەڕای من ئەوێ حتا چمکی ناڕزایەتیەکان لە خەڵک وەرگێتەوە ئەجینا هیچی تر نییە.